گوێگران و بیسەرانی ڕادیۆی دەنگی گەل لە هەر شوێنی گوێبیستی من سڵاوتان لەبێ. من محەممەد بابانم، ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی پرسی ئەم جارشمان تایبەتە بە هێرشدایی کارەکانی دەوڵەتی تورک و هاوکارەکانی پەدەکا بۆ ئەو دەوڵەت دایکەرە. بۆ قسەکردن لەسەرم پرسەش میوانداری ڕۆژنامەنووس ئاراز ئیبراهیممان کردەوە. وەڵاڕێز بخێر. زۆر سپاس بێ. زۆر سپاس. سەرەتا گەر پرسم لە ئێستادا دۆخی داگیرکاریەکان یاخۆت ئەو پلانانی کە لەسەر گەلی کورد لە هەر چوار پاچۆ بە تایبەت لە باشووری کوردستان لەلایەن دەوڵەتی دایکەری تورکەوە بەڕێوە چێ توانی فەر. بەڵە دەستپێک سڵاو لێ و لە گوێگرانیشتان سڵاو لە ڕێبەراپۆ کە تەواوی ئەو تەمەنەی کە هەیەی لە پێناو گەلەکەیدا بەختی کردووە و زیاتر لە 35 مانگە هیچ هەواڵێکی نییە لە ئیمڕالیەوە و سڵاو لە بەرخۆدانی زیندانەکان لە باکووری کوردستان و تورکیا، سڵاو لە گەریلاکانی ئازادی کە شەو و ڕۆژ و بە تەواوی کەشە جیاوازەکانەوە لە سارد و گەرمایە لە پێناوی بەرخۆدانی گەلەکەیاندا لە هێڵی بەرگریدان دژ بە دوژمن و داگیرکەران و سڵاو لە خانەوادەی شەهیدان. دەستپێک ئەوە بڵێم دەوڵەتی داگیرکەری تورکیا لە چوارچێوەی دەوڵەتانی زلهێز و داگیرکەردا لەو چوارچێوەیە هەمیشە هەڵدەقۆزێتەوە بۆی کە هێرش بۆ سەر تەواوی کورد ئەنجام بدە. لە ماوەی ڕابردووە بینیمان کە لە پێناو بەرژەوەندی خوازی وڵاتانی زلهێزدا چۆن دەستی تورکیان وڵا کرد بۆی کە کورد لە باشووری کوردستان لە ڕۆژاوا لە باکوور تەسفیە بکە و جینۆساید بکە. ئێستاش هەمان ئەقڵیەت بەڕێوە دەچێت واتە هیچ گۆڕانکارێکی بەسەرا نەهاتەوە. بەڵام لەبەرەوەی کە لە جیهاندا ئێستا هەمووان سەرقاڵی شەڕی هێڵی وزن کە ئەمە مەترسیەکە بۆ سەر تورکیا بۆی کە تورکیا بێدەنگ بێ بەرامبەر ئەم بابەتەوە دەستیان کردوتەوە بۆی کە بە ئارەزوی خۆی چۆن ئەوان بۆ بەدەستهێنانی ئامانجە شکست خواردۆکی خۆیان هەمیشە شەڕی ئەوە دەکەن کە بەبێ گوێدانە هیچ بەهایەکی ئینسانی ئەخلاقی هێرش بۆ شوێنێک کە بیانێ و ئامانجیان بێ دەکەن. تورکیاش بە هەمان شێوەکەواتە تورکیا لە چوارچێوەی وڵاتانی ناتۆیە و دەستکرانەوەی لەلایەن وڵاتانی زلهێز و هەژمون خوازەوە وای کردووەکە بە ئارزوی خۆی هێرش کاتە سەر کورد و ئەوەیشی کە بیەوێت بیکە. بە نمونە لە ماوەی ڕابردووە بینیمان چەندین جاچەکی کیمیایی بەکارهێنا بەرامبەر بە گەریلاکانی ئازادی، کۆمەڵکوژی ئەنجامدا لەناو شارەکانە و هێرشی کردە سەر سلێمانی، هێرشی کردە سەر چەندین ناوچەی باشووری کوردستان. لە ڕۆژاوای کوردستان بینیمان کە چۆن شوێنی مەدەنی کردە ئامانج. لە بەرامبەر هەموو ئەمانەیە کۆمەلگای نێودەوڵەتی و وڵاتانی زلهێز بێدەنگیان هەڵبژار، کەواتە بێدەنگی خۆی شەریکایەتیە، ڕەوایەتی دانە. بۆیە دەوڵەتی داگیرکەری تورکیا لە ئێستادا لەلایەن وڵاتانی زلهێزەوە دەستکراوەیە بۆی کە بە ئارەزوی خۆی کورد قڕ بکات و کورد جینۆساید بکەوە کەسیش نەڵێت پێت خواردانەوە. بەڵێ مازین لە چیاکان لە بەرامبەر گەریلاکانی ئازادی دەوڵی داگیرکەری تورک ڕوبەڕووی شکستی گەورە ئەبێتەوە، ڕۆژانەش بە بەردەوامی گورزی قورسیان لێوەشێنن. بەڵام لەگەڵەوە ئێمە دەبینین کۆمەڵێک جموجۆڵی دیبلۆماسی بێ یاخۆت بۆ لە پێناو پەرەپێدانی هێرش و داگیرکاریەکانیان ئێمە دەبینین لە ئێستادا بەرپرسانی ئەو دەوڵەتە هەریەکە و لە هێڵێکەوە خەریکی کۆمەڵێک کۆبوونەوە ئەوەن. بۆ نمونە هاکان فیدان لە بەرە وڵاتانی ئەوروپا و وڵاتانی زلهێز لە ملاشۆ ئیبراهیم کاڵن سەرۆکی دەستگای هەواڵگیری تورکیا لە عێراق دەبینین ئەم جموجۆڵانە بەرفراوان تر ئەکرێت. پێ دوایە ئەم جۆرە کۆبوونەوانە لە پێناو چیە و چی وای کردووە لە بەرامبەر ئەو شکستەیە کۆمەڵە هەنگاوی دیکە بنێن یاخود پلانی ئایندەی تورکیا بۆ ساڵانی ئایندە چی دەبێت. ئەوەی کە گەیشۆتە قەناعەت تورکیا ئەوەیە کە لە ناو زەمینیە بەرامبەر بە گەریلا ناتوانێت هیچ شەڕێ بکە، سەرکەوتوو نەبووە. ئەوەی پشبەستوو بوو بە سەرکەوتنی یاخود ئەوەی کە هەندێک استراتیژی بەدەستێناوێت تورکیا ئەوە بووە کە هەمیشە پشتی بە فڕۆکەی جەنگی و فڕۆکەی بێ فڕۆکەوان
و هێڵی خیانەت لەم لە شۆکە پارتی دیموکراتی کوردستانم بەستووە ئەوەی لێ دەرچێ بە پارتی دیموکراتی کوردستانی شەوەگەر هاوکاری بێت لە شەڕی زەمینیە ناتوانێت دەرەقەتی گەریلا بێ تۆ تەماشاکە تەکنیک نەماوە دەوڵەتی داگیرکەری تورکیا بەرامبەر بە گەریلا بەکاری نەهێنابێ دوو چالاکی ئەخیر نمونەیەکی زۆر ڕوونە لە بەرچاو هەموو کەسێکا کە سەیری کات گەریلاکانی ئازادی هەموو تەکنیکە پێشکەوتەکانی ناتۆ و دەوڵەتی داگیرکەری تورکیان تێکشکان گەورەترین گورزیان لێدان کەواتە ناتۆش گەیشتە ئەو قەناعەتەی کە خودی ناتۆ ئەو هەموو چەکە پێشکەوتووە ئەو هەموو تەکنیکە نوێ دروست بکات ناتوانێت بەرەنگاری گەریلا بێتەوە بۆ لەبەرەوەی تورکیا نوێنەرایەتی ناتۆکە بۆ خڕکردنی گەلی کورد کەواتە گەیشتە ئەو قەناعەتە بۆیە ئەبێت چی بکەن ئەبێت کۆدەنگی دروست بکە پشتیوانی بۆ خۆی دروستکە لە چوارچێوەی ئەو شەڕانەیە کە دژ بە گەلی کورد دژ بە تەفگەری ئازادی ئەنجامیدا دێت چیەکات دێت لەم لاوەکو بەڕێز داماژت پێدا ئیبراهیم کاڵن دەنێرێ بۆ عێراق لەگەڵ سەرۆک کۆمار و سەرۆک وەزیرانە کۆ بێتەوە کۆمەڵێ مەرج ئەوێ بسەپێنێ بەسەر عێراقا ئەمە دەستێوەدانی ڕاستەوخۆیە لە عێراقا مەسەڵەن ئاوەکەی گرتوۆتە وەڵێ من بەم مەرجە ئاو بەرەیەمەوە ئەگەر عێراق دەوڵەتێکی لاواز نەبێت و خۆڕاگر بێت و هانی کۆدەنگیەکی هەبێ هەر ئەتوانێت ئەم داواکاریانی تورکیا کردوێتی و ئەوێ بیسەپێنێ بەسەر عێراقا لە بەرامبەر بەردانەوەی ئاوە دەتوانێت باتە دادگای نێودەوڵەتی بۆ لەبەرەوەی تورکیا لە ماوەی چەند سەدەی ڕابردووە نیتوانێت کێشەی کورد چارەسەرکە عێراق لە چوارچێوەی کۆنفیدرالیزمە لە چوارچێوەی فیدرالیەتدا توانیوێتی بەشێک لە کێشەکانی کورد چارەسەرکە ئەوە کورد خۆیەتی کە بنەماڵی بارزانی خۆیان کردەوە پێشەنگی خۆیان بابەتەکە هەڵواسی لە چوارچێوەی پاراستنی بنەماڵی خۆیانە دژایەتی عێراق دەکەن ئەگینا ئەگەر ئەو یاسە و دەستوری کە دانراوە لە عێراقدا بۆ پێکەوە ژیان کەواتە هەمووی سوودمەند دەبێت لێ عێراق بەشی خۆی کێشەی کوردی چارەسەر کردووە یعنی توانین بڵێ لە 140 کێشەی کوردی چارەسەر کردووە بەڵام تورکیا نەهاتووە لە 100یەکیش چارەسەر چی کردووە ئەڵێ یەک زمان یەک ئاڵا یەک نەتەوە ئەمە خۆی دژایەتیکردنی نەکرد تەواوی پێکاتەکانە لە تورکیایە لەو لاتریشەوە لەبەرەوەی کە ئاکەپە مەهەپە لەسەر شەڕکردن خۆراکی درێژەدانی مانەوەی خۆیان داوە بە هاوڵاتیانی تورکیا دەبێ بەردەوامن لە شەڕکردن بۆ ئێمە گەربیرمان بێ لە دوای تێکشکاندنی پرۆسی ئاشتیەوە کە تورکیا تێکی شکاند چەند جار کارەسەر پرۆسی ئاشتی کرا و ڕێبەرا بۆ پێشنگایەتی کردووە هەموو ئەمانە نووسراوەتەوە بڵاو کراوەتەوە هەمووی ئەوەی کە شارەزای بابەتەکە بێت لەوە ئاگادارە تورکیا پرۆسەکەی تێکشکاند لە ساڵی 2010ەوە هەتاوەکو ئێستا ئەڵێ پەکەکە ژمارەیەکی کەمی ماوە تاڵ تەسیەمان کردوون وایە حتا لە ساڵانی پێشووتردا وەزیری پێشووی بەرگری تورکیا ئاماژەی بۆیە کەوتی تەنها ژمارەی پێڵاوەکانیشان بەڵام ئێستا کە ئەم ژمارە زۆرە داگیرکەرە ئەم ژمارە زۆرە جەندرمەی تورکیا کە لە خاکی باشووری کوردستان لەسەر دەستی گەریلاکانی ئازادی لە ناوەبرێنەوە کوژێن جەنازەکانی ئەڕاتەوە بۆ تورکیا ئەمە شۆکێکی گەورەیە بۆ هاوڵاتیان شۆکێکی گەورەیە بۆ دەسەڵات تازە ناتوانێت ئەو درۆی کە ساڵانی پێشتر کردوێتی پەردەپۆشی بکە لە بەرامبەر ئەوە بۆ ئەوەی کە دژبەر لە ناو کۆمەڵگای تورکیایە دروست نەبێ بەرامبەر بە حکوومەت بۆەوەی کە کودەتا دروست نەبێ بەرامبەر بەو دەسەڵاتە دێت چیەکات دێت درێژە بە شەڕەکەیەدا بۆ مانەوەی خۆی بۆ لەبەرەوەی لە دوای ئەم دوو شکستە ئەگەر سەرنج بدەین پێشتر سەرۆکی جەها پەیوچی ئەیوت نابێت خوێنەکە وشک بێتەوە ئەبێت تۆڵە بکەینەوە لە دوای ئەم دوو هێرشە ڕێی گۆڕاوە ئەڵێت ئێمە دەبێت ئەم خوێنە ڕابگرین ئەبێ کۆتایی پێ بهێنرێت کەواتە گەیشتە قەناعەت بۆیە ئاکەپە و مەهەپە ئەمە بە مەترسیە زان لەسەر دەسەڵاتی خۆی دژبەریەک دروست بۆ لە ناو دەوڵەتی قوڵە لە تورکیای بەرامبەر بە دەسەڵاتی ئاکەپە و مەهەپەکە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە شکستیان هێناوە بەرامبەر ئەو پیلانانی کە دایانناوە بۆ تەسفیەکردنی گەلی کورد بۆیە بگاتەوە قەناعەتەی کە ئاشتی چارەسەری بابەتەکەی شەڕ چارەسەر نییە تۆ 20 ساڵ شەڕت کردووە پێشتریش 10 ساڵی تر شەڕت کردو لەگەڵ کووردە نەوتوانێ بگەیتە هەدەفی خۆت کەواتە پێکەوە ژیانووی ئاشتیانە چارەسەرە بێ ئەوە بگرێتە بەڵام وەکوتم لەبەرەوەی ئاکە بەمەهەپە بەو ئەقڵیەتە هاتوو ئەقڵەتی سەڕینەوە و تاگەرایی و زاڵبوون بەسەر کۆمەڵگایە ناتوانێت بەمە قایل بێت بەمە ڕازی بێت
دێت چیەکە لە پرۆسی ئاشتیە بۆ نمونەگەر پێشنیاری پرۆسی ئاشتیکە مەرجدانێ بەرام ئەڵێ چەکدانن بینیمان لەسەر پێشنیاری سەرۆک ڕێبەرا بۆ چەکدانرا تورکیا چی کرد؟ تورکیا ئەو گەریلایانی کە چەکەکانیان دانا کۆمەڵکوژی کردن کەواتە ئەقڵیەتێک نییە بۆ ئەوەی کە ئەمە بە ئاشتی چارەسەری بابەتەکە بکە بۆیە ئەو قۆناغانە تێپەڕیکە لەگەڵ ئاکەپەمە هەپا تاقی بکرێتەوە بۆی کە پرۆسی ئاشتی لەگەڵ ئاکەپەمە هەپا بەو شێوازە چارەسەرکرێ و مەرج قبول بکات. تورکیا هەمیشە نەک لەگەڵ تەفگەری ئازادیە لەگەڵ تەواوی کۆمەڵگەیە لەگەڵ وڵاتانی دراوسەیە بەو ئەقڵیەتە کارەکە کە هەیمەنەی خۆی بسەپێنێ بەسەر وڵاتانەوە و پێشنیارانی کەیری بۆیە بەم شێوازە سەرکەوتوو نابێت و ڕۆژ بە ڕۆژیش بەرەو توانەوە شکست دەچێت و دەرەنجامەکانی پێمانەڵێکە ئاکەپە مەهەپە لە تورکیا و پارتی دیموکراتی کوردستانیش کە هاوکار و هاوشانێتی لە باشووری کوردستانە و هەر لایەنێکی تریش هاوکاری بێ بەرەو تەسفیە ئەچێ بەرەو توانەوە ئەچێت چونکە شکستیان هێناوە لەو پیلانانی کە بەرامبەر کورددانەوە بۆی کە کوردی پێ تەسفیەکە گەربینە سەر خیانەتی ناوخۆیی و ئەو هاوکاریانی کە پەدەکە پێشکەشی دەوڵەتی داگیرکاری تورکیا کات بۆ تەواوکردنی ئەو داگیرکاریکەی کاتە سەر باشووری کوردستان دەبینین لە ماوەی چەند ڕۆژ ڕابردوودا بەیاننامەیەک بڵاو کرایەوە کە لەلایەن فەرماندەیەزەکانی زێرەبانی سەر بە پەدەکە فەرمانی دەرکرابوو بۆ لێدان لە پەکەوە سووتان بۆ لێدان لە پەکەکەەوە سووتاندنی ئۆتۆمبیلەکانیان ئەم بەیاننامەیە دوجار حکوومەتی هەرێم یاخود هێزەکانی زێرەبانی وا بڵاویان کردوکە ئەم بابەتە ڕاز نییە بەڵام ئەلێرەدا گەربگەڕێنەوە بۆ مێژوو چەند جارێکی تر بابەتی واڕوویانداوە پێ دوایە ئەم بەیاننامەیە ئەوەیە کە هێزەکانی پەدەکانن ڕاز نیە و بەناوی ئەوانەوە کراوە یاخود دەمەش هاوشێوەی جارانی دیکەیە بۆی بزانن پرسەکە بخەنە بەردەم ڕایگشتی بزان کاتانەوەکان چیە دیارە خیانە لەناو بنەماڵی بارزانانی ئێستا بنەماڵی بارزانانی بۆ بە دوو بەشەوە ناکرێت بە کۆی گشتی حسابیان لەسەر بکرێت چونکە ئەوانیش دژبەریان تایەوە بەشێکیان لەگەڵ ئەو هێڵایانین کە مەسعود بارزانی و کوڕەکانی و نێچیرفان بارزانی و مەسرور هەڵیان بژاردووە و دژ بە گەلەکەی خۆیان دژ بە بنەماڵ دوش بەنەتەوەکەی خۆیان بۆیە توانین بڵێن هێڵی خیانە لەناو بنەماڵی بارزانیە ئەم هێڵە کە ئێستا سەرپەرشتی حکوومەت دەکاوە قۆرخی تەواوی دەسەڵاتەکانی کردووە سیاسەتێکی هەیە لە ناو خۆی هەرێمی کوردستانە هەمیشە تێستی هاوڵاتیانەکە تۆ گەر سەرنج بدەیت لە بڕیارەکانیشدا بۆ ئەو بڕیارانی کە حکوومەت دەریەکە چەند ڕۆژێک بەر لەوە لە ڕێگەی میدیاکانی خۆیانەوە لە ڕێگەی پەیجە سێبەرەکانیەوە بڵاویانەکەنەوە ئەگەر زانیان ڕەتفعلێکی بەقووەت هەیە و کاردانەوەیکی بەهێز دەکرێت ڕایەگرن ئەگەر زانیان بەو شێوازە نییە یەکسەر جێبەجێەکەن ئەوی تریش جێبەجێەکەن بەڵام دوایەخن ئەمەی ئەم بەیاننامەی کە لە چەند ڕۆژی پێشووتردا لەلایەن عەزیز وەیسی فەرماندەی زێرەڤانیەوە تەوجیهات کرا بە تەواوی زێرەڤانی ئەو سنوورەکە هەر گەریلایەکی پەکەکەیان بینی هەر کەمینێکی پەکەکەیان بینی دەم و دەست لێی بدەن و ئەگەر ئۆتۆمبیلێکی پەکەکە لە بازگەکان نەوەستا دەتوانن ڕاستە و خۆ ئەمە چییە؟ ئەمە فەرمانی شەڕ دروستکردنی شەڕی ڕاستە و خۆیە بۆ لەبەرەوەی تۆ ئەڵێیت هەرێمی کوردستان بەشێکی زۆری داگیر کراوە وڵاتان لەم لاوەدەی دەڵێیت ئێران سنووری بەزاندووە لە کاتێکدا بەپێی ئامارەکان لە ساڵی 2023دا بە ئێران و تورکیا نزیکەی 300 جار سنووری هەرێمی کوردستانیان بەزاند نزیکەی 300 جار لەو 300 جار ئێران سنووری بەزاندوو یعنی ڕێژەی لە 99.9 بەر تورکیاکەوێ بەڵام دێ بێدەنگی هەڵەبژێرە بۆ لەبەرەوەی شەریکی ڕاستەقینەتی مانەوەی خۆی مانەوەی تورکیاوە بینە مانەوەی بنەماڵەکەی بۆ دەبینێت بۆ پەیوەندی بازرگانیەکانی هەردوو بنەماڵی بارزانی و ئەردۆغان وای کردووە کە بەو شێوازە ماماڵە بکەن و بەشێکی تریژا خۆ دیوێکی تری دەچێتە دیوی تەسفیە حسابی ناو زێرەڤانی و هێز ئەمنیەکانی پەدەک و بنەماڵی بارزانیەوە بۆیە ینی تەسەور دەکرێت کە یەکێک گەوانی کە ئێستا لە زایدەکایە عەزیز وەیسی بێ بۆ ئەوەی کە ئەو بەیاننامەی دەرکردووە و بەیاننامەکان پێدەرکردووە دوایە ڕەتفعلی گشتیە بێ دوایی کە شتێکیشی لێ هات ئەڵێن ئەوە پەکەکەیە
ئەمە بابەتێکە کە هەمیشە پارتی دیموکراتی کوردستان ئیشی لەسەر کردەوە ئەزممویشمانێ ئەزمموی فەریدون جوانڕۆی هەیە ئەزمموی پێشتر هەیە چەندین کەسی تر هەیە ئەزمموی ئەو فەرماندەیی کە پارەکە لەناو زاخۆیان تیرۆریان کرد و دوای وتیان پەکەکە بووە و لەلایەکی تریشەوە وەکوتم تێستی هاوڵاتیانی باشووری کوردستانەکە تێستی تەواوی کوردانەکە بینیمان لەگەڵ بڵاوکردنەوەی بەیاننامەکەیە چڕت فعلێک دروست بوو لە ناوخۆی باشووری کوردستانیشە و لە دەرەوەی کوردستان و جیهانیشدا یعنی ئەو ڕەت فعلەی کە هەبوو هەمووی ڕەتکردنەوەی ئەو سیاسەتەیە کە پارتی دیموکراتی کوردستان پەیڕەوێکە کە بۆتە پێشقەرەواڵ و داردەسی دەوڵەتی داگیرکەری تورکیا و لەم ناتریشەوە دێنێت چیەکە دێنێ بەیاننامەیەکی تر دەرەکات ئەڵێ ئەم بەیاننامەیە ئەسڵ و ئەساسی نییە تەمان بۆی بابەتەکە بۆ بەڕێستی و بۆ گوێگرانیش ڕوون بێت ئەو بەیاننامەی کە دەرکراوە 100% هی عەزیز وەیسیە هیچ ممکنێکی تیانە کە هی ئەوان نیە و فەیک بێ هیچ فەیکێکی تیانە و ئەو سەرچاوانەی کە کاریان لەسەر و بابەتە کردو سەرچاوەیەک نین هەروە بە ئاسانی شتێک بێتە بەردەستیان و بڵاویکەنەوە لێکۆڵینەوەی تەواو دەکەن تەواو دەقیق بێ ئەو سابڵاویەکەنەوە و بەیاننامەی دووەم کە دەریان کرد ئەو بەیاننامەیان ڕەت کردو ئەگەر سەرنج بدەین پارتی دیموکراتی کوردستان لە بەیاننامەکە نە ئەڵێ ئەیکەم نە ئەڵێ نایکەم ئەڵێ لەم بارودۆخەیە ئەمە دژی ئێمە کراوە بۆ لەبەر ئەوەی بەیاننامەیەک دزەی کردوتە ناو هاوڵاتیانەوە دەیەوێت چی بکات پارتی دیموکراتی کوردستان هەدەفەکەی ئەوە بوو کە لەو سنوورە هێرش بکاتە سەر پاکەکە فعلەن کردیشی بەڵام دەسەکەی کەشف بوو ویستی هێرش بکاتە سەر پاکەکە و هەموو ئەو دەنگە ناڕازیانی لە باشووری کوردستانە هەیە بەم بابەتە کۆتایی پێبێنێ بەم بابەتە پەردەپۆشیکا بۆ لەم لاوە دەبین لە باشووری کوردستانە مامۆسا ناڕازیە موچەخۆر ناڕازیە فەرمانبەر ناڕازیە خوێندکار ناڕازیە کاسب ناڕازیە وەزیر ناڕازیە یعنی تەنانە لە ناو سرکی سەربازی زێرەڤانی و پاراستنی پارتیشە دەنگی ناڕازی هەیە خەڵک لە ناو میدیاکانی مەسرور بارزانیە کاکە خەڵک ناڕازیە ئێوێ ئەم ناڕازیە پەردەپۆشکا بەوەی کە ئەم بابەتە حساسە بێنێتە ناوە یعنی بیر لەوە ناکاتەوە چ دەرەنجامێکێ بێ چونکە خۆگەر پەکەکە شەڕ بکات لەگەڵ پارتیا بۆ پەکەکە زۆر ئاسانە ساڵانی پێشتر بینیمانەکە چۆن بەو شێوازە ئەوان دەوڵەتی داگیرکەری تورکیا دەرەقەتیان نایە بۆ هەموو تەکنیکە پێشکەوتووە ئێستا پارتی دیموکراتی کوردستان چی لە هەکبەکەیە هەیە ئەو دەرەقەت یەکێتی نایە دەرەقەت یەکێتی نایە لە ڕووی سەربازیەوە ئێستا دەرەقەتی پاکەکە بۆیە بەو شێوازە مامەڵەکەەوە ئەوەی ئەم شەویش بینیمان ئەوەی ئەم شەو بەیاننامەی کە دەرکرا دوای ئەوەی کە دوێنێ پارتی دیموکراتی کوردستان بە هاوکاری دەوڵەتی داگیرکەری تورکیا هێرشی کردە سەر کەمینێکی گەریلاکانی ئازادی لە گوندی مژێ و ئەو منتیقانەی بادینان وەزارەتی ناوخۆ هیچ ڕەتێکی نییە بە زێرەڤانیەوە لەبەرەوەی زێرەڤانی سەر بە وەزارەتی پێشمەرگەیە بابەتی وەزارەتی ناوخۆش ڕەبتە بە ناوخۆی هەرێمی کوردستانەوە بەڵام شتێک لەم بابەتەیە هەبوو یەک لەبەرەوەی لە ماوەی پێشووتردا لە ساڵانی پێشترا کاتێک پارتی دیموکراتی کوردستان پیلانێکی دەوڵەتی داگیرکەری تورکیای جێبەجێ کرد یەکسەر وەزارەتی پێشمەرگە چونکە لە ژێر هەیمەنەی پارتی دیموکراتی کوردستان خۆیان بۆ کاتە شۆڕژ ئیسماعیل بە شێوازێک تەسلیمی بابەتەکە بوو یاخود پرسیان پێنەیە کرد بەیاننامە بە ناوی وەزارەتی پێشمەرگەوە دەرەکرا بەڵام ئەم جارە لەبەر ئەوەی کە ڕێکەوتنێکەیە مەسەرەن بە شایەدی هاوپەیمانان باشە شۆڕژ ئیسماعیل لەلایەن یەکێتی نیشتمانی کوردستانەوە بەو مەرجە گەڕاوەتەوە شوێنەکەی خۆی کە کەس بە ناوی قسە نەکە و دەبێژی وەزارەتەکەی هەیە بە پرسوڕای پێ بکرێ بۆیە هاتن چیان کرد هاتن بە ڕێبەر ئەحمەدیان کرد ڕێبەر ئەحمەد لەبەروی خۆی لە پلانەکەیە مدەتێ پێش دەسەچۆتە تورکیا و پلانی داڕشوە لەگەڵ دەوڵەتی داگیرکەری تورکیا و بۆ ئەوەی کە لە ئێستەوە تاوەکو وەرزی بەهار ئەو هێرشەی کە دەست پێ دەکات سەر گەریلاکانی ئازادی خودی پارتی دیموکراتی کوردستان نوێنەرایەتی بکە و خودی پارتی دیموکراتی کوردستان هاوبەشی ڕاستەقینەی وایە ئێستا ئەم هاوبەشی ڕاستەقینە دەست پێگا بە بەسەکەەوە بوو پارتی دیموکراتی کوردستان بە شتێک بابەتەکە پینە ئەکا کە هیچ ڕەبتی بە یەکتریەوە نییە زێرەڤانی سەر بە وەزارەتی پێشمەرگەیە وەزارەتی ناوخۆ بەو شێوازێ ئەو بەریەکەوتنی کە دوێنێ ڕوویدا و ئەو
هێرشانەی کە پارتی دیموکراتی کوردستان کردیانە سەر گەریلاکانی ئازادی لە ناوچەیەکە کە هیچ ڕەبتی بە دام و دەستگای حکوومەتەوە نیە بۆ لەبەرەوەی لە ماوەی پێشووترەوە ئێستاشی لەسەر چەند ڕۆژێ بەر لە ئێستا پارتی دیموکراتی کوردستان تەواوی سنوورانی لە هاوڵاتیان چۆڵ کردووە تەواوی گونجشینەکانی چۆڵ کردەوە دوایەوەش دەوڵەتی داگیرکەری تورکیای هێناوەتەوە بۆردومانی کردووە و بەپێی سەرچاوەکان هەرچەندە تاوەکو ئێستا ساغ نەبووەتەوە بەپێی سەرچاوەکان دەوترێت دوێنێ لەو هێرشەیە شان بەشانی یەکتری جەندرمەی تورک و میتی تورک و لەگەڵ هێزەکانی زێرەڤانیە هێرشیان کردوسە گەریلاکانی ئازادی کەواتە چاوساغی و هاوبەشی ڕاستەقینە تەواو کۆتایی پێهاتوە ئێستا ئەبێت هێڵی خیانەتی ناو بنەماڵی بارزانانی لەگەڵ دەوڵەتی داگیرکەری تورکیا بە یەک چاوسەیر بکرێەوە بە یەک هەدەف ببینرێت چونکە هەردووکیان کار لەسەر سڕینەوەی گەلی کورد و کار لەسەر لەناوبردنی قوارەکە دەکەن لەم لاشەوە دێن چیەکەن هاوڵاتیان چاواشەکەن بەوەی کە پەکەکە هێرشی کرد و پەکەکەوەی کردووە سێ ڕۆژ بەر لە ئێستا بەیاننامەیەکت بڵاو کردوێتەوە ئیعازداوە بە تەواوی زێرەڤانی کە لە هەر شوێنێک بینیان تەقەی لێ بکەن یعنی دەوڵەتی تورکیا کە بەو شێوازەیە هەندێک جار وا ماماڵە ناکە هەندێک جار وا ماماڵە ناکە وەکو پارتی دیموکراتی کوردستان بەڵام ئێستا کە دەیبینین ئەو هێڵە خیانەتی کردن ناو بنەماڵی بارزانیدایە و سەرپەرشتی دەستگا ئەمنی و سی خۆڕیەکانەکات لە دەوڵەتی داگیرکەری تورکیا باشتر خزمەتی فاشست و داگیرکەرەکە بەڵێ بێگومان ئەم ڕووداوانەیە خود ئەم پلانگەڕیانی کە هەیە ڕەنگە با بە ئاسانی نەگاتە دەمی هەموو هاوڵاتیان بۆ نەتوان خوێندنەوەیکی دروست بکەن بۆ ئەم پیلانانە کەواتەمە چۆن هاوڵاتیان هۆشیار بکەینەوە کە نەکەونە داوی ئەم جۆرە پلانە گڵاوانەی کە وەکو بەڕێستانەڵێن هێڵی خیانەتی نێو بنەماڵی بارزانی تەستیم بە تورکیا بۆ ئێستا بۆ خۆی تورکایەکە چۆن لە بەرامبەر ئەو پیلانانە هۆشیار بین و دۆجاریش باز لەوەکەین بەدیلی یاخود چارەسەر چییە بۆ ئەم ڕوبەڕووبوونەوەن ڕاستە گەریلاکانی ئازادی گیان لەسەر دەست بەردەوام لە چیاکان داستانی گەورە تۆمارەکەن بەڵام بێگومان هەمیشە گەریلا یاخود ئێمە لە پاڵ گەریلایە باسی گەلیش دەکەین بێ هەڵوێستی گەل چۆن بێ و دوجاریش لەگەڵەوەی لە ساڵ ڕۆژی شۆڕشی یاخود ڕاپەڕینی گەلی شیلازیان دژ بە دەوڵەتی داگیرکەری تورک دوای لەسەر و بابەتەش هەندێک قساکەین لە باشووری کوردستانە لەبەرەوەی کە حزبەکان بوونەتە دەمڕاستی خەڵک بەشێکی زۆری هاوڵاتیان دوای ئەوانەکەون بەڵام لە ماوەی ئەم 24 سەعاتەیە یاخود کەمتر لە 24 سەعات کە ئەو هێرشک ئەنجام درراوە لایەن چەکدارانی پەدەکەەوە بۆ سەرگەریلاکانی ئازادی و هەوڵدان بۆ دروستکردنی ئاژا و شەڕی کورد بە کورد لە کاتێکا کە خودی مەسعود بەرزانی نەهی لێ کردەوە بە حرامیە زانێت سەرنجە دەمە سەر قسەیەکی هەواڵ ڕێزانجاوید کە هەڵێ پارتی دیموکراتی کوردستان و بنەماڵی بارزانی هەرچیەکیان و پێچەوانەکەی دروست 100% پێچەوانەکەی دروست ئەوان کاڵان شەڕی کورد و کورد حرامەکەین نەخێر لە ناخی خۆیانە بۆ پەڕی حەڵاڵێزان بۆ لەبەرەوەی هیچ هەدەفێکیان نییە بۆ هەرێمی کوردستان و بۆ کورد و بۆ قەوارەکە هەدەفی ئەوان مانەوەی بنەماڵەکەی بازگانیپێکی ناو بنەماڵ بێگومان پێشتر ئاماژە پێداوتم هێڵی خیانە لە ناو بنەماڵی بارزانیدا ئێستاەوەی کە دەستی گرتۆ بەسەر تەواوی دەسەڵاتی ناو خودی بنەماڵەوە خودی بارزانە کێ مەسعود بارزانی و کوڕەکانێتی لەگەڵ نێچیروان بارزانی لەم چەند ڕۆژی ڕابردووە بۆمەی بۆ ئێوەی ڕوون بێ لای گوێگران لە چەند ڕۆژی ڕابردووە پێشەوەی کە بڕیاری ئەو هێرشە بدەن مەسعود بارزانی لە بارزان کۆبوونەوەیکی کردووە لەگەڵ عشرەتەکانی ئەو سنوورە پێیوتۆن توێتی زروفەکە بەرەو خراپی ئەڕوات ئەمە ڕەنگە ئاخر و ئۆخریمان بێت لە وەڵامە پیان و تۆتوانە چۆن تێکت داوە ئاوا خۆت بڕۆ چاکی کەرەوە ئێمە بێدەنگی هەڵەبژێرین چاوەڕێەوە مەکە پشتیوانی لێ بکەین یعنی لە ناو خودی عشرەت و خێڵەکانی بارزانی شار ناو بنەماڵەکانە پشتیوانی نەماوە مەسعود بەرزانی هاوڵاتیانی باشووری کوردستان بەشێکی زۆرێک و پێشون لەبەری دوای حیزبەکانەکەون لە دوێنەوە یەک حیزبی سیاسی لەسەر ئەم بابەتە لێدوانی نەداوە و خودی وەزارەتی پێشمەرگەش کە بەیەکێتی نیشتمانی کوردستانە لێدوانی نەداوە ئەمەش دوولایانی هەیە یەک ئۆکەی بابەتەکەیە یعنی ئەم بابەتە بەڵێ کراوە
بەڵێ ئەنجام درراوە بۆیە وەزارەتی ناوخۆ ڕاگەنرا و بڵاوکاتەوە و بابەتی دووەمیشیان ئەوەیە کە لەبەرەوەی لە باشووری کوردستانە حیزبەکانی باشووری کوردستان هەمویان دژبەری یەکن دژبەرەکان لە چوارچێوەی بەرژەوەندی خۆیانە نەک بەرژەوەندی گەلەکەیانە بۆیە خواخوایانە شەڕ دروست بێ لە نێوان پەکەکە و پارتی دیموکراتی کوردستانە و دوایی بێن ڕۆڵی ناوبژی کار ببین و بڵێنەوە ئێوە ناوبژیمان کرد نەخێن ئەگەر تۆ بەرپرسیاری ڕاستەقی نەبی نایەڵێ دروست بێت قسەم ئەبێت لەسەر بابەتەکە با لە حکوومەتان بم با لە حکوومەتانە بم چونکە دوجار پزیسکی ئەو شەڕەکە ڕووبدات بەر تۆژەکەوێت و تەواوتەوە ئەو سووتێنێ دوجار تۆ ناتوانانی تەڕەف نەبی چونکە هەمومان نەزانین ئەگەر لە جێگەیەک فکرێکی ڕێبەرەوە جالان شەڕ بکات هەموو ئەوانی کە پشتیوانی ئەو فکرەکەن کۆ دەبنەوە بۆیە شەڕی گەریلا تەنیا شەڕی گەریلانیە شەڕی مەخمورە شەڕی شنگالە شەڕی ڕۆژاوای کوردستانە و شەڕی تەواوی هەموو ئەو وڵات پارێزانەی کە ئێستا لە ئەوروپا دوور نییە گەشتێکیوە بگەڕێنەوە بۆ تەسفیەکردنی ئەو بنەماڵە خاین و خۆفرۆشەی کە کوردستانی بۆ دەردەبردووە بۆیە هاوڵاتیان هەبێت زۆر وەشیار بن لەسەر ئەم بابەتە و نەبنە دنەدانی شەڕی کورد و کورد و میدیا ڕۆڵێکی کارە ئەبێ بگێڕێ لەسەر ئەو پرسا نەکتەنها بە هەواڵێک تێیپەڕێنێ ئەبێ هەمووان هەوڵیەوە بدەین کە ئەم شەڕە دروست نەبێ چونکە دوجار هەمومانە سووتێنێ ئەمە نییە بڵی لایەنێک سەرکەوتووەکە و لایەنێک ئەوە لیەکات و لە بەرامبەریشدا پارتی دیموکراتی کوردستان ئیستیغلالی بابەتێکی کردووە ئیستیغلالی ئەوەی کردووە کە پەکەکە بە هەموو شێوەیەک مەسەڵەن هەواڵ کاڵکان قسەکە هەواڵ جەمیل بایر قسەکە هەواڵ قەریلان قسەکە هەر هەواڵێکی ڕێڤەبەری هەواڵ بەسێ هۆزات هەواڵەکانی تر کە قسەکەن ئەڵێن ئێمە لەگەڵ شەڕی کورد و کوردانین هەبینە گاڵتەجاری عالم لەبەرەوەی کە ئەزانێت ڕێڤەبەری پاکەکە لەگەڵ ئەم بابەتانە ئیستیغلالی بابەتەکەیەکە ئیستیغلالەکە ڕۆژ بە ڕۆژ ئەچێتە پێشەوە ڕۆژ بە ڕۆژ شێرشەکە ڕۆژ بە ڕۆژ گێچەڵ دروستەکە بۆ گەریلا لە ساڵانی پێشتر چەندین جێگا گەریلا لێی چوە دواوە بۆی شەڕ دروست نەبێ بەڵام ڕەنگە ئەم ساڵ پێچەوانە بێ بۆ لەبەرەوەی لە ساڵانی پێشووتردا پارتی دیموکراتی کوردستان ئاوا هاوبەشی ڕاستەقینی دەوڵەتی داگیرکەری تورکیا نەبوو سیارەی وەزارەتی پێشمەرگە و خودی شان بەشانی جەندرما میتی تورک پێشمەرگە بەرێت بە ناوی پێشمەرگە تاوانەوەنە پێشمەرگەرینەوەن چەتەکانی ڕۆژن لەو سنوورەیە و کۆمەڵێک چەتەی هێزی گوڵانن کە سەر بە کوڕەکەی مەسعود بارزانین کە سەرپەرشتیانەکە مەنسوور دەچێت لەو سنوورە شەڕەکە ئەگینە هیچ ناوێکی پێشمەرگەیتیانی و ناشتوانن ناوی پیرۆزی پێشمەرگە بەو شێوازە بشێوێنن چونکە پێشمەرگە بەرگریکارن لە تەواوی گەل و لە تەواوی پێکاتەکانی کوردستان بەبێ جیاوازی بینیمان ساڵێدی کۆبانێ چۆن چوونە کۆبانێ و شەڕیان کرد خوێنی خۆیان تێکەڵ کرد ئەوە پەیامێەوە بۆ هەموو جیان کە کورد یەکدەنگ و یەکدەستە بەڵام پارتی دیموکراتی کوردستان دەوڵەتی داگیرکەری تورکیا ئەویان قبوڵ نەبوو کاتش بۆیە ئێستا ئەبێت هەمان شێواز دووبارە بێتەوە پێشمەرگە گەریلا شەڕوان هەمووی لە یەک سنگەرە بێ بەرامبەر بە داگیرکاری هەمان فۆرمی کۆبانە دووبارەکەنەوە نەک بۆ شێوازە دژبەری و ئاژاوە گێڕی و هەوڵیەوە بدرێکە بەخواستی دەوڵەتی داگیرکەری تورکیا شەڕ دروست کرێت بەڵێگەر دواپرسیارم کەم بڵێن پەدەکەیە دەوڵەتی داگیرکەری تورکی کردووە بۆ هێزە زەبەلاحی بۆ نەمەترسی لە دڵی خەڵکا دروست کردووە ئێمە بەراورد بەو پلانی پەدەکە ڕاپەڕینی گەلیشی لازێمان بینی لە 2019 بینیمان چۆن چوونە سەر تانک و تۆپی دەوڵەتی داگیرکەری تورک و تەواوی بنکەکەیان سووتان یعنی مەبەستەکە ئەوەیە ئەگەر گەل بیەوێت بەرامبەر هەر هێزێکی داگیرکەر ئەتوانێت ڕوبەڕوو یاخود بەرخۆدانێکی گەورە بکە و لە بەرامبەرە ئەمە پەدەکەیە ئەوێت ئەو توانە و قووەتەی گەل کە بکاتەوە ڕاپەڕینی گەلیشی لازێ دژ بە دەوڵەتی داگیرکەری تورک چ پەیامێکی بوو ئایا ئەو ڕاپەڕینە تەنها ڕاپەڕینێک بوو یاخود ئەمە گۆڕینی دۆخێک بوو کە بەر لە ڕاپەڕینەکە پەدەکە وای کردبوو کە هیچ کەسێک نەتوانێت هیچ گەنجێک نەتوانێت دەنگ بەرزکاتەوە هەم لە بەرامبەر سیاسەتە
داگیرکاریەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و هەم ئەو سیاسەتی کە حیزبەکەشی جێبەجێەکە لەو سنوورە خۆی حقیقەتێک هەیە مەسەلەن پارتی دیموکراتی کوردستان چونکە خۆی حزبێکی دەستەمۆیە هەمیشە بەرامبەرەکانی زۆر بە گەورەیە بینێ یعنی وا پیشانی خەڵکیشەیە کە ئەمە ئیتر کەس دەرەقەتی نایە بۆ گەریلا دەرەقەتیە بۆ گەریلا بەو تەکنیکە کەمەی خۆیەوە بەو تەکنیکە سادەی خۆیەوە دەرەقەتی دەوڵەتی داگیرکەری تورکیا گورزی لێەوە شێنێت و ڕۆژ بە ڕۆژ تاڵاوی شکستی پێچێژێ بۆ تۆ نایت بە هەمان شێوە ئەوە بکەیت بۆ پشتیوانی خەڵکەکەت ناکەی ڕاپەڕینی شیلاتزێ پەیامێەوە بۆ دەسەڵاتدارانی باشووری کوردستانەوە بۆ خودی بنەماڵی بارزانی لەو سنوورە کە هاوکار و پشتیوانی دەوڵەتی داگیرکەری تورکیانەوە پەیامێکیش بۆ دەوڵەتی داگیرکەری تورکیا کە ئەگەر دەسەڵاتدارانیشتان لەگەڵا بن هاوڵاتیانی باشووری کوردستان ئەو داگیرکاریان قبوڵنیەوە لەگەڵتانانی دشتانەوەستنەوە بەڵام بینیمان چی ڕوویدا بەشێکی زۆری لەو گەنجانەی کە پێشەنگایەتی ئەو ڕاپەڕینیان کرد لەلایەن پاراستنی پارتیوە لەلایەن میتی تورکەوە دەستنیشان کرانەوە بە درۆن لێیان درا و تەسفیە کران بەشێکی زۆریان ناچار کران کە کۆچ بکەن بۆ دەرەوەی وڵاتوە لە وڵاتانی تاراوگا نیشتەجێبن بۆ ئەوەی کە جارێکی تر نەبنە هەدەفی دەستگاسی خوڕەکانی پەدەکە و دەستگاسی خوڕەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا ئەوەیشی کەمایەوە ژمارەیەکی کەمیان ئەوە بینین کە لە زیندانەکانە تون کراون بۆیە دەوڵەتی داگیرکەری تورکیا هەمیشە پلانەکانی خۆی بە پارتی دیموکراتی کوردستان جێبەجێەکە گەورەیەتی بۆیە پارتی دیموکراتی کوردستان بەو شێوازە وێنەی دەوڵەتی داگیرکەری تورکیا کە کەس دەرەقەتی نایە کە کەس ناتوانێت بەرامبەری بۆسێتەوە کە کەس ئەوە ناتوانێت بکە ئەی بۆ کۆدەنگی بەرامبەر بە ئێران دروستەکەی بۆ کۆدەنگی بەرامبەر بە تورکیا دروست ناکەی لە کاتێکدا کە لە 150 خاکەکەت ئەو سنووری دووهۆک و بادینە لە 150 خاکەکەت دەوڵەتی داگیرکەری تورکیای تێدایە و لە هەولێر و دووهۆکیش بە هەمان شێوە نیوەی بارزان کە تۆ شانازی پێوە کەڵی من بارزانیم نیوەی خاتەکەت تەسلیمی دەوڵەتی داگیرکەری تورکیا کرا و هێزی تیادا بەزاندووە بنکەی سیخۆری تێدا کردوتەوە هەر ئەمە ژوای کردووە کە خودی مەسئول بەرزانی ئێستا ترسی هەبێت وە تەواوی بنکە و بارەگاکانی بگوێزێتەوە بۆ دۆرێ بۆیە وەکو ئەخیر شت کە بڵێم پەیامی گەلی شیلاتزێ ئێستاش هەرزیندووە و لە دڵی تاک بە تاکی هاوڵاتیانی دووهۆک و بادینان و تەواوی باشووری کوردستاندایە و ڕۆژێکیش دێ کە شان بەشانی هێڵی بەرخۆدان گەل بەرخۆدان دەکات دش بەو داگیرکاری کە دەوڵەتی داگیرکەری تورکیا لەسەر خاکی باشووری کوردستانی کات ئارازی برایم ڕۆژنامەنووس دووبارە سواز بۆ ئامادەبوونی سوپاس بۆ ئێوەش بەڵێ ڕێزان زۆر سواز بۆ ئێوەش تاکو ێسەبی سەرما بوون تا پرسێکی دیکە ئاسوودە بن